ئەم ساڵ بەرهەمی هەنگوین ڕووی لە کەمی کردووە. سەرۆکی تۆڕی کۆمەڵی هەنگاوانانی هەرێمی کوردستان دەڵێت هۆکاری کەمبوونەوە ڕێژەی هەنگوین بۆ چەند بڕیارێکی ئیدارەی سۆران دەگەڕێتەوە. سڵاوتان لێبێت، من پشتیوانکەریمم لە یەک باسی ئەمڕۆ هۆکاری کەمبوونەوەی بەرهەمی هەنگوین لە کوردستان و ئیدارەی سۆران دەخەمەڕۆ. ناوچە کوێستانەکانی ئیدارەی سۆران شوێنی زیاتر لە 1 ملیۆن سندوقی هەنگ هەیە. سەرۆکی تۆڕی کۆمەڵی هەنگاوانانی هەرێمی کوردستان هۆکاری کەمبوونەوەی هەنگوین لە ئەم ساڵدا بە یەک باسی ڕاگەیاند. ئیدارەی سۆران هۆکار بوو کە ئەم ساڵ هەنگوینی زیاتر کەم ببێتەوە. پێویستە بۆ ساڵانی داهاتوو کێشەیە چارەسەر بکرێت، گەرنا خەڵکێکی زۆر دەستبەرداری پیشەی هەنگاوانی دەبێت. عارف شێروانی زیاتر ڕوونی دەکاتەوە. ئیدارەی سۆران لە سەرەتای وەرزی بەهار تا 10 مانگی تەمووز ڕێگری لە هەنگاوانان کردبەوەی هەنگەکانیان ببەنە کوێستانەکان. ئەمە شوای کرد لەبەر گەرمای زۆر هەنگ بمرن یاخود لاواز بن. هەر ئەوەش هۆکار بوو کە هەنگوێنی ئەم ساڵ زۆر کەم ببێتەوە. دەشڵێت ئەگەر ساڵانی داهاتووش بە هەمان شێوە ئەم جۆرە ڕێگریە بکرێت، بە دڵنیاییەوە خەڵکێکی زۆر دەست لە کاری هەنگاوانی بەردەدەن، چونکە لەم ساڵدا بەدەیان هەنگاوان هەنگەکانیان بەهۆی گەرماوە لە ناوچوو. ئاوکات لای خۆیەوە ساڵار حەمەد بەرپرسی بەشی پاراستنی ڕووەک لە بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی سۆران بە یەک باسی ڕاگەیاند لە ئیدارەی سەربەخۆ سۆران 1697 هەنگاوان بوونی هەیە و هەروەها 58750 پوری هەنگ هەیە و لە ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان بەگشتی 500 تۆن هەنگوینی هەبوو. بەگشتی 250 تۆن هەنگوین لە ئیدارەی سەربەخۆ سۆران بوو. ئەم ساڵیش ڕێژەیە کەمتر بۆ نیوە دابەزیوە. بە هەرمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد بن.